سڵاو ڕێزێکی تایبەتم بۆ بینەرازەکانی شاشە جوانەکەی کورسا دیوادارم لار شوێنێکم دنیایان ساغ و سڵامەت و تەندروست باش بن من بێساران جاسم خۆم زۆر بە خۆشحاڵە زانم شەوی ژاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشکردنی بەرنامەکەی خۆتان بەرنامەی دیارینەوەکان هەموو شەوانێکی هێنی کاژمێرنەوە لە شاشە ڕەنگینەکەی کورسات ئەبمۆ میوانی ماڵەکانتان بۆ هیوای میوانێکی ڕۆحسووکی شاشە ڕەنگینەکەی ماڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بم ئەیزانی من زۆر سپاس بۆ کۆمپانیای فەکیر وەک ئایمەرە سەرەکیەکان بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمە ئەیزانی من بۆ ئەم شەویش کۆمەڵێ میوانی زۆر تایبەتم میوانناری کردووە کاتان ناگرم بە چەپڵەیە گەچمە لای گروپیەکەم با فەرموو سەناف فێروێخوا السلام عليكم كاك أكرمجا يا أخوة بخير ستشاي من بخير ناخوا دعو باستا كاك أكرم لقاو سنا خان كاك أكرم درشوي بيمانجاي ونرجوانا كان بشي ونريشانو أكتر ولا قاليشيا مع مستاي هنر هروا سنا خانيش درشوي بيمانجاي ونرجوانا كان بشي درهنان 2020 بو 21 بو 22 بو 22 بو 23 بەخێوێ ناخوا دەنگ و باستان گەورەتان کردین زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونی ئێوە لێرەتان ڕووناکتر کردەوە ئێوە بنە گروپی ئەی ئەیتر دوو ئەکتەر و دوو هونەرمەند و خۆتان ئامادە کردووە ئینشاءڵڵا بمان بینەزان چیەکە وەڵڵی ئیترەوە عەرزووە گەزوو بەس دوشتی گەورەم بینی لە پشتەوە گەڵ دێ ئەو خۆیە نایوەرم بچم بڵێم ئەوان بێن پیاوی چاک بە تۆزە تاخیریان کرد وڵڵی برا زۆر خەتەر چی بکەین باشە بزانین بابزانین ئەوان وەرچەوان و پاڵەوان و لە بوارێکی تران و ئێوەش هونەرمەند ئەبێت چاک تەبرینکەینەوە وڵایەتی نازانم خۆتان ئامادە کردووە ئینشاءڵڵا بچم بەلایەنە بانیان کەم بە هێواشی بڕۆ یا ئەڵڵا ئەیزانی من بە چەپڵێک گەچمە لای گروپی دووەم با فەرمووە پاڵەوانجیان کاکە نامە یاخوا بەخێر یاخوا بەخێر چاوەکان فەرمووی خێبە ناخوا کاک کامیل لەگەڵ کاک نامەوە کاک کامیل ناسا بە کامیلی ملاکم یەکێکە لە پاڵەوانە گەنجە زۆر باشەکان کە لەم ساڵانە خیرا دەرکەوتووە و بەشداری چەندین بتوڵە و پاڵەوانی ناوە و دەرەوە و هەموو شوێنێکی کردووە بە ئاوکەمنەوەکو چاو زۆر کاکە نامۆیە پاڵەوانی MMA بەڵێ ئەوەی لە ناوتەلەکان و کە دەست دەکەس ناپارێزە بەشداری چەندین پاڵەوانی دەرەوە ناوی وڵات و کیک بۆکسینگ 34 شەڕەمە 4 دۆڕان 30 بردنەوە 25 ناکاوت MMA 6 شەڕەمە 1 دۆڕان پێش بردنەوە یاخوار سەرکەوتوو زۆر سەلامەت مەمنون کاکامیلیش ئەی لەم ماوەی لەکوێ بوو دەرەوەی وڵات و چوو نا لەم تۆڵێ بوو کە لە سلێمانی کرا هەر کەناڵی کورساتیش سپۆنسەری میدیاگەی کردبوو کۆتا بتوڵە تقریبان 15 ڕۆژ لەمە پێش بوو ئەگەر لارزانێکی وڵاتی تورکیا یاریم کرد و باش نەتیجەکە چۆن الحەمدوللا یارەکەم بردەوان سپاس بۆ خوا یاخوا بەخێر بن سەرچاوی من ئێوە بنە گروپی بی چیتانێ بۆ ئەم دوو هونەرمەندە چاوگەشە ئاگایەکتان لێمان هاتوون ئەمڕۆ بە خێراتنیانەکەم هەرچەندە لە دەرەوە لە کافتریاکەت بینیم نەوەیەک بووانی نازانانی خۆزش لەژا بوو ناقیان نییە نا وەکو شتێک ئەویست ئێمە بترسێن ینی لەم بەرنامەکە ئێستا کاک نامەوە بینم ئەو ئەکتەرە ئینم بیرەکەوێتەوە ناوی چی بوو کام بۆیکا چی بۆیکا بۆیکا ڕوسیەکەی وازە بۆیکا ئەوی زۆر شارەزایی لە فیلمەکانی خەڵک زۆر بەدڵێتی ناوی بنێم بۆیکای بەرنامەکە وڵا بەدڵی خۆی بەس بە قوربانم دەست بپارێز یەکە شتێکیش وان بێمە دواوە باش نییە زۆر باشە ئێوە بنە گروپی بی ئەمان ئەی بە هیوای پێکەوە هەمومان بەرنمەیەکی خنجیلە و ناسک و جوان پێشکەش بە بینەرایزەکانی شاژوانەکەی بکەین چونکە ئەوان شایانی باشترینن پڕبێ لە زانیاری لە بەسەرهات تۆزێ خۆنماییش لەگەڵ سا و گۆرانی و ئینشاءڵڵا هونەرەکەی باش نییە ئامادەن بڕۆین با بڕۆین لەم گەڕەکەەوە دەست پێەکەم باش نییە طبعا لەسەری زنیێوان من ها زۆر بە حەزەرەوە ڕیان نەکەن بە قوربانم وڵی تر زانی باش جۆ بگرینا باڵ با جۆ بگرین
جاناوتت ناوم بێنە هیچی گوانی بێژێکی بەڕێزە چ مامۆستایەک جەناوتت مامۆستا زیادە زعات. تاوم بێنە ماوەسا زیادە زعات. مامۆستای گەورە مەسا زیاد بەڵە بەڵە زیادە زعات. زەرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەیە و هیواداری تەندروستێکی زۆر باشین ئینشاءالله. کە ڕەنگ بوو مامۆستا جاناوتت ناوم بێنە بە گۆرانی گوایە دۆشەوم بۆ دووری من زۆرگیریایی بەڵام چی بکەم ئاخ کە ناتوانم ناوی بێنێم پڕ بە زمانم لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە لێم ببوورە خۆرە لێو نەبوورێ چین بۆی بەڕاستە سپاس دەکەم دەستەکانم خۆش بێت نابووی چاوەکەمی هیوادارم گۆرانەکانی تر خاتونیش بێ لەگەڵ تا وڵای باش حەزەکەم نییە بێت. کێشم نازم تەنیایان گۆرانی پێوە دیار دنیای بۆ خوا باشە بوو کەواتە گروپی ئەی بوونە خاوەنی 5 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت زۆر زۆر باش بوو زان ڕۆحی وەڵچیان تێ ئەمانە نەچەپڵەیە پێیان ناخۆشە ماشەڵڵا چەپڵی چی و بە چوارە ڕۆ چەپڵێکی ماشەڵڵا دەستی زانی تەمرینێکی ماشەڵڵا لێ ساقوت مەمنونم کاتمەوە با گوێم لە دەنگی ئەوێ باشە ئەویان بۆ کاگەکرم ئۆکێ زۆر باش جا کاتی خۆشی لە ماحەت کە پرۆڤەشتمانە کردووە ها ئاتینەوە بە قاوشەکانە جاجا گۆرانەیەک تەوت کاگەکرم موت ڕاستەکە ئەی ئەم جارە باشتری ئەڵێ ئێستا کە هاتم بێ تۆزی گوێم لە دەنگێ باشە باشە ئێ پاڵەوانەکان ئامادەن وەرزش لەگەڵ مۆسیقا و گۆرانی ئەویش گرنگە گوێ لێ بگین وایە وای طبعا بەزەوی کە گوێ لێ ئەگرنەمەی هەمووی ڕیتمی و هەمووی وای ئاگرە وایە باڵە باڵە باش ئامادەن گوێ بگرین مامۆستا یاڵە کاکە. گوێ بگرین بڕۆ من لە تەکستەکە باسی دڵی تایە ئەو هاوکاریشم کرد دەردەم گرانەکەیم بیرماوە بەس نازانم ئاغلە دڵی من ئێ هیچەیە ئێستا من ناوش زەقراپ یاڵە کاکەمی یەکێکە لە گۆرانی بێژ و مامۆستا خاڵێک بۆم دەبنێڵە عزیزەکانی ئێمە یادگاریمان زۆرەیە لەگەڵی سڵاو ڕێز و خۆشەویستیمانەیە بۆی گۆرانی تێڵ ئەی تەبیبی عیشقەکەی من ئەش دەرەوەبی وەهبی بەس خۆش تێکستەکە ئێستەیەت کە ڕەنگ بوو باجۆم لێبێت ئەویان کێشێ باجۆم تۆز یاڵە کاکەم شتێکە با ڕەنگ بێت دەوڵامی کێشەکەم وێ سەودم زۆر خراپە بەزەوی مامۆستا یارمەتیمان بە مامۆستاکەم یارمەتیان بکە بەسەرچە لەگەڵ ماوە ئەو کەسەی پیری کردم ساڵانێ عشقی ڕەنگ بەس کاکە. نامێت تێشی کۆ ئەو کەسەی پیرت کردم مامۆستاکەم بڕۆ لەگەڵمانە وەرە دوی قبلێکم وتی لێم تینوی ماچەکەنتە و چاوانم بێ تۆ هەوڵایە بۆ مەشقە تەمەەن کورتە ئێستا چی بڵێم منەی خوایە لە دڵی من ئاخ لە دڵی خاڵەکەی بێنم خاڵێکی منەوە خاڵێەوە تۆ هیچتا نییە جارە چی خاڵێک من بۆ قەینە لە دڵۆشە باشە نیوەتان زانی نیوەکەی تر باسی ئەوم بۆ بکە کاتێک کە توزانم تەمرینت کرد بێ لە پاڵانەکە شتێکی خۆش بەسەردات بێ شتێکی ناخۆش شتی خۆش شتی ناخۆش
پاڵەوانێتەکانە لە ئەڵای پاڵادی من هەمووی ناخۆشی بووە شکاندن بووە لیان بووە گریان بووە باشە ئارەڵا ئیشەکە ئاوایە خۆ هیچ حتمما لە خۆ ئامادەکردن قەتە بۆ منە پاڵەوانێتیەک هەبێت چەند مانگی خۆت ئامادە کرد بێت بەڵام شتێک هاتوێتە پێشەوە مسابیە کە نەتوانی هەبووشتیوە وڵای حاڵەتە ڕوەیە بەڵام ئێستا من توڵەی پێش ئەمە تقریبا 14-15 ڕۆژ پێش تووشی ئیسابەیە بوو مەسەرەن پەراسوم دەرزی بێت یانی ناخۆش و بە قەلەقی و بە سترێسەوە یاریم کرد یاریم کرد نەتیجەشمێنا الحەمدولله ینی بەس ئەو فترەی تا کاتی بتوڵەکە زۆر قەلەق ینی بەردەوام نەتوانیت تەمرینەکە بە مەزبوطی بکەیت و داڵغەش لای ئەوەی ئایا بڵێ ئەو ئیسابێ بتوانم یاری کەم نەتوانم یاری کەم قورسترە بێت گرنگ ئیرادە و هێزە کە بەردەوامیت باش نییە لەبەرەوە کە موساب بوویت گروپی بی بوونە خاوەنی سێ خاو پیرۆزە دەستان خۆش بێت ئێمە وڵاتان باشە پێشەوەی گوێم لە گۆرانێکەوە حەزەکەم گوێ لە دەنگی خۆت بێ شتێکم پێشکەش کرد ئێستا گۆرانی ماوە باشتێکی حەزەکەم قاچ ماوە بە عەرزەوە زانێت باشە بەسەر چاو ئی کۆشمانە بێ خراپ نیو گەورێ بێ شتێکم بۆ بکەن شتێکی جوانە بۆ دەستان خۆش فەرموو پەیامی من بەگوێیم دوول بەرە نازدارە ڕناگە نەسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕناگە وتی سەبر هەبێ دووبارە دێما دیتنێ ئەمما لە کورتیدا تەمەنوا دیارە لەم دیدارە ڕناگە وەکو پەروانە دەوری لێ دەدەن ناوانی خۆڵاتی گوڵی ئێرە بە جوانی بولبولی ئاوارە ڕناگە نەخۆش و داردەدار و دڵ بریندارم پەرستارێ بە حاڵی ئەم دڵا پڕ ژان و پڕ ئازارە ڕناگە تاوان بشبورن یاخوا بەخێوێتەوە دەست خۆش دەستەکانە خۆش باشە با گوێ بگرین و گوێش لە تۆ بێ بگرم ئەوە هەنە میکائیل بەز خۆشەویستیمان هەیە بۆی زۆر باشە تێکستەکە هاو بە گوێمان لێ باشە ئەمن باش دەزانم لە دنیا زۆر باشە خات و با گوێم لێ باشە خەرێ بە هاوکارم کا باشە هاوکارە بێت بەس ئەداکەش زۆر قورسە بخۆن وانە ئەمن باش دەزانم ئەمن باش دەزانم لە دنیا عاشق بوون جەفایە بەس گریان و زاری ئەی هاوار شەوم لێ ڕۆژنایە ئەسفینی بیست ئەمن باش دەزانم لە دنیا عاشق بوون جەفایە بەزگریان و زاری ئەی هاوار شەوم لێ ڕۆژنایە ئاسیری بیسکیەکێ برینداری دڵیەکێ ئاسیری بیسکیەکێ برینداری درۆیەکێ هەیدا هەیدا جەرگم بڕاوە دەرچوونم نییە هەرگیز لەم داوە هەر لە کاکەکرم خۆی جوانە شتانە گروپی ئەی دەستان خۆش بێ بوونە گروپ خاوەنی 5 خاڵی تر دەلەدا لە مەکتەب دەلە دەوێ ناوە لە وەرزشا بەزە لە مەحەدا هەموو ساڵی یەکەم و دوو مشتیوا بوو ئەو باشە بۆ پێت ناوتینەوە بیریە ڕاستەکەی خۆتە خستە بن ئەو پایەوە یەک زەلا منەوتەوە ئەم لە ڕێکەوتە منی جوا بووم جارام لێ کرد دەستان خۆش بێ
هر بژیت کاکە بێسەلام ها خەریکە بەجێتانە یاڵن والله هەرزانی ما پێم نەوت ئەمە شناوە عقلە و شت نییە ئاوا کەم حەزەکەم پەتپەتێن و حەزەکەم مینکەم لەگەڵ یانە تۆزە پێشکەوتون تۆزێ باشە بەس ئەمە غەدرە لێ ماکرێ بۆ باشتێکی تیا بۆ ئێمەشمان زانیە کەتی پەلەمەگە بڕگەکانی تر بشتم بۆ داناون گۆرانەکان تۆزێکتر وێرمێرە ئەو دوانەتانم بە شەڕ ئێمە گۆرانەکان هەمووی دانی مامۆساکە نا تا ئەو ناگەێت لێرە بە ئێمە ناتوانین گۆرانی بڵێ باشە با گوێ بگری باش. کوێ ناڵێ نایزانم يلا باش یەک نەعتوش بووە وا بیرەکاتەوە نەیبیستۆشتیوە شەوگارم وەکو جاران نییە یەکە لە گۆرانیە زۆر جوانەکان سلێمانی مامۆستا بورهان مەجید دەکەم ئاوا دەستخۆش لەسەر تێکستەکە ژێت و ئەداشی ئەەکەیت تێکسەکە پێنج مامۆستا بەنیشت بۆدانێ من یەک شتە پێ بڵێم حەزەکەم هەفتە تەسلیم مەبە حەزەکەم هەفتە لە خۆمەیە تیکتۆکات بەدەستەوە. بێ باز باسی من خۆمەیە ئەو بەدەسەوە گۆرانەی زانەی نەڵێ. نەکایت خۆمەیە بەدەسەوە یارمەتیتانێ من یاڵا مامۆستا فەرموو بەدایکی جوان باش بس خاله ناينه طاو باشە شەوگارم وەگێ جاران نییە نازانم چۆنێ دەڕوات و دێت بە ڕۆژگاریش لە خەڵوەتە گوێ هەڵوو دەخەم هەڵدەخەم بۆ بۆ دەنگی دەنگی پێ شەوگارم وەگێ جاران نییە نازانم چۆنێ دەڕوات و دێ بە ڕۆژگاریش لە خەڵوەتە ئەم گوێ هەڵدەخەنێ بۆ دەنگی پێ نەسیر پێیەک نەچیر پێیە حەیفێ لەلای تۆ نایە دووربێ لە باڵات دەم شارە هەر وەک چۆڵەوانی وایە هەر وەک دووبارێکین نەسیرەیەک نەچیر پەیە حەیفێ لە لای تۆوە نایە دووربێ لە باڵاتەم شارە هەر وەک چۆڵەوانی وایە هەر وەک چەپڵێکی وە نەکاتە دەست پێنجی تریش بووە دەست خۆش بێ خەریکە بڵێم گروپی ئەی گروپی ئەم بڕگێ بۆ ئێمە ناوێ یعنی بڕگەکانی تر حەقم بۆکەنەوە طبعا باشە منە مۆسیقیە مچوێنە کاتە گروپی بی بوونە خاوەنی سێ خاڵی تر پیرۆزە لە برێمێک تۆز خۆتان گوزوگۆڵکەنەوە باش نییە بۆ بڕگەکانی داهاتووتر ئەیوان نییە باشە پێچێک بۆ ناکرێ بڵێ با مامەساکرم بۆ مانی کات ڕدایکە. ئەم بڕگەیان خورس بەس دوایان بەرنامە تۆزی گوێ لە گۆرانی کوردی بگرن کاکە نام گۆرانەکان گوێ لێ بوو بەس سەوتم خراپە من یەک شتە پێ بڵێم من بەتەمەنم مامۆستا یەک جار گۆرانی وت لە سەیرانە دوای داوەتێکم لەسەر کەوتا ڤیدۆگان سڕێەوە ئەم منە ناخۆش بوو باشە بزانام لە بڕگەکانی ترا چیەکە ئەزانی من دوورمەکەونەوە چینە و چانێکی کورت و ئەگەڕین بەڵێزان خۆشەویستان ئێمە بەردەوامی لە بەرنامەکەتان بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای فەچیر بۆ ئامێرە کارەبایەکان چەپڵێک بۆ فەچیر زۆر باشە فات و سەناو بەڵێ ساڵانی پەیمانگە ئەو ئەترۆحانەکە بەشداری کرد ئەخیر ئەترۆحەت چی بوو کارنامەی دەرچوونم بەدەم کارنامەی چاوەڕوانی دەرچووت. گۆدۆ بوو سامر بکێت بەڵێ و دواتریش لە فستیڤاڵی پەیمانگایە نمایشمان کردەوەنێ ئەو ژێرایەوە. ینی دوو جار نمایشمان کرد بەڵێ زۆر زۆر باشە ئەی لەم ساڵانی ئەخیرە بەتایبەت ینی پێگەی ئافرە زۆر زۆر باش بوو لە هەموو بوارەکان بێگومان ئێستا ساڵانی زوو مامۆساکرم ینی مامۆسایانی ئێمە کە پیاوبوون دەوری ئافرەتیان بینی وە قورس بووە لە ناو کۆمەلگایە
یاگەر ئالەتێکی پێ بوو بێت شاردوویەتیەوە بەڵام ئێستا خۆشبەختانە خێزانەکان هاوکارێکی زۆر باش بێگومان کە جگەلەوەیکە ئەکادیمیش نەبی تۆ هەرەتوانیت بەشداری ئەو چالاکیانە بکەی و سینەما و فیلمەوە بێگومان زۆر کارێکی باشەوە یا خوارد سەرکەوتوویت زۆر سپاس دەکەم ئەی کاکە نامە تۆ بەڵێ وتی لە هۆڵندا چویتر لە هۆڵندا لە دوبەی لوبناان تایلاند لە وڵاتە زۆر شەڕم کردو بەرامبەرەکان تۆکو کورت تەبعاً بەڵێ بەرامبەرەکانت کێ بووە هەموو وڵاتێکی تیا بووە هۆڵندی تیا بووە ڕاشپێس لێ بۆ بۆن مافریقا لەوانە هاتووە نایجێریا بۆ نمونە تایلاندی شەڕم کردووە لەگەڵ هەوڵەکان تاکە کەسین وەکو کۆمپانیان یان حکوومەت داوکاریتانەکە چۆنە نەخۆی وکو منازەمەیە ئاتر کۆمپانیا ئایتر کۆمپانیەکە برەپارەتی هاتێت تۆش بۆ کۆمپانیەکە شەڕی ئەی شتێکەکەن بیتی ئێرەوە شتێکەکەن ئێوە خۆ بەلیانەیە ڕایزەکانکە شتێکم داوە گەردن مازاکەن شتێکەوەی کە ئابرامبەر یەکتی ئەوەستن ئەو چی بیاڵن ئەو شتە ئەو پێی ساڵ دەست بۆ پێگەنی قوربانە نازام جوڵی نمایشە شتێکم بۆ ناگەی حەزم لێتی نازان چی وەکم الله نازام نازان بۆ منەکە خۆ گەرمکەیت تۆزێ شۆ بکەی بەرامبەر من بیت بۆ منە بتێ بمترسێنیت من پاڵاوانەکە نەک بەرامبەر ببن بەرامبەر کامێرەکە بە قوربانم بەخوایە نەڕۆمە ماڵەوە بۆ کامێرەکە باش نییە بۆ پێشەوە ئەوە جوڵی دەست بێ قاچ ئادەی قاچ شتێکی کرد زۆر باشە نەخزمەتە قوربانە بم دوای ڕقم تەلەفۆنەکەت مێ بە ساقەکە بە ساقە قوربانە بم یاخوا لەشتە ساق دوای من تۆ شتێکەکەی مامۆستاکانی باش نییە بەڕاستی جیهانی وەرە زۆر خۆشە مامۆستا ئەچینە بڕگەیەکی تر خاوەڕ ناکەم لەسەرەوە خاڵێ بۆ چییە ئەوە هیچ خاڵە نایگرێتەوە هیچ خاڵە نایگرێتەوە ئەوە جوان کردێ بۆیان وەیوانە زۆر جوان بوو زۆر باشە چینە وشە سازیەوە ئێمە ئەم بڕگەیە پێنج خولەکە دەیە توانی گفتوگۆ بکەیت باشە بتان بین مونەتان ناسمەوە ئامادەن بەڵێ لەسەر ئزنتان با لەم گەڕەکەەوە دەست پێ بکەم چاوەڕێەکەین پێنج خولەکە دەیە ستونی و ئاسۆی باش تۆ سەوزەم کێشەی لەگەڵ کوردیەکان لە ستونی دەینە خوارەوە بەڵێ بەڵێ یعنی ئەخورێت پیتە هاوبەشەکە بزوێنی کورت ئاگادار بە مامۆساکەت بەڵێ بەلاگەدار خواردنە هەردووکیان بۆستە با بۆ ڕێکەمەوە با بۆ ڕێکەمەوە ئاسۆیەکە ئەخورێت ئێوە کە وەرچەوانن زۆر سوودی لێ ئەبینن بزوێنی کورت هاوبەشە لەوە بۆ کۆتایەکەشی نێ پیتی نێە ئەبێت چە وشەک بێت هەنجون ئەویان هەنگوینە کوێ هەنجونە بێوان هەنگوینەکە تەواوە ئەنجا ستونیەکەم پێ سێ پیتی ئەمێنێت ئەها بزوێنی کورت و نونیشمان ناونەت ناو بۆ ناوی مرۆڤ ئەبێت شوێنە کوردستان زۆر بەو شتە بەناوبانگە ئەتوان گفتوگۆکەن بۆ سەیدا بیرەکەینەوە بەبێ ئەو وەسفانێکە من بۆ دەکەم و پیتەکانیش ئەمە ئەڵێمتە زۆر هاوکاریە زۆر پشت و پەنای کورد و کوردستان بووە ئەو شتەکە ئەبێ پێم بڵێ ئێستا ئەو وشەیە لە دروشمی شۆڕژگەرەکانی شا هەبووە
بۆ بە تایبەت مامی گەورە ڕۆحی شاد سەرکەوتن نابێت دەی تۆ بەپێی خانەکە و پیتەکە بە من بڵێ ئێوە وەکو وەرشەوانی زۆر یعنی لەڕووی فیزیکی و معنەویەوە ئەو شتتان لە ناوایە ئەڵێ وەکو ئەو شتە وام بەڕاستی داخۆت چ بوو مشکمیش ناکە یا الله نامۆجان لە مەکە ئەوێ بزوێنی کورت و نون تۆ وشەم بەرێ شتم پێ بڵێ کێشەکە وێ پیتەکانی زۆر کەمە ینی ئێوە باشترەوە ئاسانترە نا بەعکسەوە خۆرەسرە بێ دوانی کراوە سێ پیتمێتێ سێ پیتوێنە لە حیمی کە ڕاستەکە و وشەیەکم بۆ دروستکە بمەرێ کاکامی من هەنگیونەکەم گرت و هیچ نەگەر هیچ وڵای خەریکم تۆ هەنگاوانەکە بگرە کاتمان ماوە وەریە دەکاتمان ماوە شانی بۆ دامە یەک دەقە ماوە بەرە وڵی ماما وەرام ماکە مەعەز بخوا شتێکە بە شتێ ناوم پێ بڵێ نامۆجان دەی ناوم پێ بڵێ ناو مامۆستا کامیل شتێک نایە بەخاومانەوە ناوە بۆ کوێ گەڕێیت مەقبعان بیرەکەم تۆ سێری ئەوێ سێری ئەوێت کردیت یاڵە پڕی کەرەوە وشەم پێ بڵێ کوردستان بەناوبانگە بەوە لە شۆڕشەکانە لانکەیەکی زۆر زۆر پشت و بەنای باشی کورد بووە ئێران چی؟ ئێران ئێران کوا بزوێنی کورتی تیا ئێرادا بەقورعان سێ کەلیمە ئەم بڕەتی چێ بە شتێک شۆ ناوی شوێنە ناوی شوێنە ئاخی ناوی شوێنە ئیچان یو بەدە باو نێشتی کاکە شاخە ناوی شاخیشە چییە؟ زانم باشە شاخ شتەکە ها لە مەکتەبەمان کرد سێ گۆشەکە و ئاوەکە ئەو شتە ئاڵێم ناویەکی لە شاخەکانە زانم بەس هەنگوینەکەشە لە شاخەکە ئەکرێ کات تەواو بوو بۆی نابێت سەفین سەفین باش پێنجی تریشی لەسەر با نەمەدۆزێ بەقورعان ئێوە وەسفم بۆ کردن ئەخر کێشەکە ئەو کە ئایوت کاکە پەلەمەکە بۆ بڕگەکانی تێر وتم ئێستای خوا تۆزە ئاکشتمانە پیتەکانی کەم بوو ینی نەزم ئێوە ئاسانترە دەکەواتە گروپی بی بوو نەخاوەنی سێ خاڵ پیرۆزە تۆ گەڕەکە بەجێ هێشتون ئەوان هەردووچیان نازان نێستا دڵنیای لەوە بەڵێ بەڵێ چۆن ئەگەر وەکووان یارمەتیمان بێ وەرەسێک نەبووە شێلم زۆر باشە لە چالاکی ساڵانەی خوێندنگاکانە لە هونەر و وەرزش و ئەوەیە قوتابخانەکان چۆن لە ڕووی ئیداریەوە یەنە پێشەوە خۆ دەزانی هونەر و وەرزش زۆر گرنگە وڵا خۆت چاکەزانی سەپۆرتێکی چاکێوێت بەڕاستی ئیشی هوەری بە یەک کەس و دوو کەس ناکرێت ستافێکی چاکی بێ لە پشت بێ خۆشبەختانە من بە دوو قوتابخانە کەوتم تا ئێستا یعنی لێرەوە دەستخۆشیان لێ چانسە هەیە ئەرە وڵی لەو شتەیە زۆر زۆر بە پێرفێکتی ئەوەنا یارمەتی مێن بڕوا پێ بکە ینی هەمویان وەکو من خەریکم زۆر دەستخۆشیان لێکم لێرە لە ستافی کاژیێڕی مامۆسا خوێندکارەکانی ژناڵەکان حەزیان لە جوڵەیە و لە چالاکی و لە نواندن و لە وەرزش و ئارە وڵی ئێستا تۆزت ینی دنیا کراوەتەوە زۆر زۆر حەزیان لێ جامە چانسی ئەوشمانەی خۆشەویستی لای خوێندکارەکان مامۆسای هونەر و وەرزش زۆر باشە ئامادەن ئامادەین عادی ئیشێکی جوانم بۆ بکە خواردنە ناوی شوێنە وشەی ببوورە پیتی هاوبەشیان و باشە لە هەردوو وشەکە هەیە پێنج خولەکە دەیە لەگەڵ خانما توان گفتی بۆکەن لە ستونیەکەیتە خوارەوە ئەکرێ ناوی مرۆڤ بێ دەروون جان دەروون زوێنێکی کورتی زیاد شتی ترم پێ بڵێ
ئاسۆ یەکەش بامۆستا ئاکرەم دەوەن ئەوێت بەس من ئەوەمەوێت کە خۆم باش لێنم کردو باشە ئاسۆیەکەش هەیە ناوم پێ بڵێ ئەخە چی؟ دەوەنەکەم وەرنەگرتووە حسێبی ناکەم باش ئۆکەی بەس ئەبیتریان ئێرە بە زێ دەست پێکە و هاو بەشە لەنەوانی باشە خواردنە خواردنە ئەخورێت زەروپێ نییە سەروپێ بە زێ دەست پێ ناکە ساوەتەکەم زلوبیاش نییە چی خواردنی بەزی دەست پێ هیچمان مێنێ جارێ نەوەڵا هیچیان نەوتووە ستون و ئاسۆی ئیشی تیا بکەن من بۆ خواردن باشن نازانم پێتان خۆشەوە زۆر مرتاحی نزانێ تۆزە لە دوا بێ کاکە خواردن بەزی دەست پێ بکە چی بێ ستونیەکە 2 4 5 پیتە مامۆستا 2 پیتەماوی دەتێ 3 پیتمەی تێ سێ زۆر کەمەوە هەر زۆر ئاسانە گفتوگۆکەن پێکەوە تۆزی گفتوگۆکەن خواردنە چییە بەزی دەست پێ بیر لەواکەمەوە زلوبیاش نییە چگە بۆی نابێ ئەمەنە دارەکەی جوانە ئیشە من بوو لاقیرە پێمەتی بەرانەکە یعنی میوەیە بۆ ناوی خەسووشە بێ ئەوە نەخۆشەوە چی هەرمێ خەسوو ناوی هەرمێ بێ خۆش بێزانی دەر میوە ینی میوەیە گەروا بێ گۆڕەڵی کات نەی بڕێ و بڕێ ڕۆی بڕینی ئەرەوەڵا وەرە ناوە دەی شتێک وەرە ناوە خاتون وڵای هەر بیرەکەمەوانێ ئەنی خواردن بەز زۆر ئەمە لەوەندیش نییە ناوەکە ناوەڵە پاڵی لێ نەیتۆ بۆ وەرناگرم ئەمە یاری تەرکیز و مێشکە زۆر ئاسانە چەند دقیقەمەوە وڵا نایزانم بە مێشکیان دەخوا کۆرە بیڵێم یەکسەر ئەیزانێ چۆڵی پێڵێمەوە بەڕاستە ئەخە دە تۆزی ئاسان کاریمان بۆ بکەوە نیە ئاخەتە زۆر خواردنە بەزی خەسوو باڵە وەناوی خەسووە بێ حەقیچێ بەسەر خواردن و دەر يعني قصدي ناسك وترتيبات والله بڵێم چی یەک خولەک چوارتان ڕۆشتووە کاکە کاکەکە ئەوە بۆ ناوی ئینسانە بێت و بۆ شتی کەش ئەبێت ینی هەرچی دەرگای لەم کردوونەتەوە خۆتان تو کارەسانی کرد بەڵام ئێمە کاکە لە قورئانی پیرۆزە ناوی هاتووە زەیتون ڕەحمەتی لێبێ ئەمە زەیتون بەس بۆ تووڕێی زەیتونە بە هەموو ژیانوانی لاکی نەکرد ئەوەی سەرەوە ئەوە هاتو ڕۆژ هەستا پێ دەکرد ئەو زەیتونە بۆ هەردووشە بوو ستوریەکە ژاو هەر ئەوی هەر زەیتونە زەیتون خان ئەڵم ئەوی کەش هەر زەیتونە لە شیعرا زۆر هاتووە هاڵە شیعر و ئەوین ئەوین وایە کەواتە نیوتان سانی شتێکم بۆ بکەن نازان وەرەوە تەقلیل لێ بووی خاڵە بەبێ وەڵام من بەسەراتێکی خۆم بۆ جار ئاهدی بەسەراتەکەم بۆ بجار برادێکم زۆر ناساخ بوو ئێتر دکتۆرشتی زۆر کرد حەلی نەبوو باوکی کەوتە قەنەعاتی وتی وەڵی ناوژی کەوتو ناوکەوتنی ژوتیان بەچی چاکە بێ و بەچی چاک نابێوانە وتیان وڵی کاکە با تەقلێ لێ بە سەرمەقڵێ وڵا بەهێنەکەی تەلەفۆنم بۆ کردوتم کاکە چی بوو مۆزوع وتی وەڵی ئەمشەو بە من و بە دایکی و بە برا خوشکی خەریکی بووین تەقلی لێ نەیەوە زۆر لە تەقلا ترسێ پیاوی چاک مسبێنە سەعادەشت وەرن تەقلیل پێڵێن نەجات نابێت وڵا شەو ڕۆشتین لە سەعات 8 شەو بێسەرە هەتا سەعات 12 شەو ئەنجا قەنەعەتمان پێکە تەقلێک لێ ئەویشەوە ئەترسانەی ئەتوانی ئیتر ئەیوت مەعیدەم بێتە دەرەوە تەقلەکە ئەو مەرجم هەیە ئەبێ کێکسەرم بگرێ یەکێ قاچم بگرێ بووم خا بۆ دیوار خۆتان تەقلەکە لێ نەک ئەو هەتا سەعات 12 شەو وڵات لەگەڵ قاچمان نەگراوە بیخین بە پشتا کارەبا بڕە وتی وی باوکە ڕۆکوێر بوو خوازانی وەکیژانی وتی من تەقلە نایە ماڵتانەوە و کوێرتان کردومانە و دراوسەکە ناتر ئیتر کارەبا هاتووە و تۆزە ئاویان نایە ئەمانە وتی کاکە وڵی ڕاستەکەی من ناوکم کەوتبوو
بەڵام خەریک و زراویشم تەقە ئەویشی بێتە بان ئەڕەوەڵە ئەی توی چی بۆ ناجێڕیتەوە وڵی بەسەر هاتێ هیچم بیر شتێ. نایەتەوە. ها هیچم بیر نایەتەوە. نە گۆرانین بۆ ئەڵەی نە زەیتون نەزانی ئەیوانە آخر وڵایی ئەبواە ئەو زەیتون شتۆ بزانێ دە باشە کەواتە گروپی ئەی ئەها گروپی ئەی بوونە خاوەنی سێ خاڵ پیرۆزە تەقلەکە تەقلەکەش وڵای تەقلەکەر بۆ خۆشی بوو دە باشە ماڵدادا مامۆساکانی وەر ئێرەوە چی بۆ بکەم ئەمێ بەدەم ئەم جوڵەیەوە بچینە وچانێکی کورد بەجارێ مەڕما تۆزە جوڵەمان بۆ بکاو دوورمەکەون گۆڕی بیانم تێک ناچمەوە وڵای ئیتر نازانم مای کوشتەکە گین نەبێت ئای بینی ها قینە لاوڕەکەی بۆ تێنینەوە دەبا تەقلەشتی منی نەکانە بینم بەس چمە شوێنەکەی تۆ بە قوربانە بم هەر بۆ کامێرەکە لە ستۆریەکان تا ئەی بینم ئاواکەی تو جلەکانم زۆری ئەوە نیە زۆر وا بکەم وەڵام منەمێ بۆم بکەیت باتەکەم بە سەرچەوە ئەو منێمە ئێرەوە بۆی پارچەم بەرنەکەوێت فەرموو ئەی دەنگم بۆ دەرناکەی شتێک دەرەکەن شتێکی وایە مواسەراتی داخرێت ئەمە خۆگەرمکردنە نەوەڵ ئەمە شەدە بۆکسە ئەها بەزار بۆ خۆگەرمکردنیش بەکارێت عادی تۆزەکەم بۆ کۆساقە بژیت نا سری کامێرەکە بۆ کامێرە گەرمان بکۆزەکەی ناگە زۆر زۆر باشە دەست خۆش باس بژیت خۆشەویستانی ئێمە بەردەوامین زۆر باشە هاتینە کۆتا بڕگە بەڵێ هەموو سەرەتایە کۆتایی هەیە ها بووم بەهین فەیلسوف کەرەستەکان زۆر زۆر ئاسانە باش حل لەم وەزعی بێپارێ بێم وچێ تەبەقێلکە کڕی بۆ نیوەڕۆ ها میوانەیەت باشە فڕیمەیە تەبەقەکە لەگەڵ تۆپی تێنسا ئەتوانی کاتێکی خۆش لەگەڵ میوانەکانتان بەسەر بەرن باشە جامە شتێکی بیخستمەوە لە مناڵپارێز من مامۆسای شانۆ بوو بەڵێ مامۆساش هی ڕاضەکە وەرزش بوو بەڵێ دەورێکی کردەوە خواڵناگە زۆر زۆر ئەکتیب وەڵی خۆمە کە دەورەکەی کردەوە خوێندکاری زۆر زۆر باشیە و زۆر زۆر قەرە باڵق بوو زیاتر لە ڕەگەزی مێژ بوو ئیتر ئەم تەمرینیە کردوم شتا منیش دەرزی خۆمەوە تۆ خەریکی پرۆژەی خۆم ڕۆژێکیان ئاوا ڕۆشتم هەموو مەنتیقەکەی کۆ کردو بوویەوە باش مامۆستامیش دانیشت بوو ئەو ساموڕایە ماوەڕ با یاریە بکەین باوەڕەکەی دوایە و دەورە شتە لە بەرچاو تینەکانیە تەلەبەکانی ها فیلمەکەی بروسلیە لە مامۆستاکەیە لێم بردەوە دوایی تەلەفەکەیان بێسەران بانەکەی باریمان لەگەڵام زۆر باشە خاتون فەرموو مامۆستا گیان فەرموو خانم بە پێشکەوێت سێ تۆپ ئەبێ سێخانەکە ببڕیت و بچێتە ناویەوە باشە یەک تۆپم بۆ هەڵە یەکەم جار ئەو منیەمە ئەم لاوە کەی ئامادە بووی فەرموو وەڵا بژی ئەوێ بخواتەوە سیان بوو وانە ئەی چۆن تویتی ئێرەوە ئێستا فەرموو مامۆستا ڕووکەرە کامێرەکە بوو هەبیت ئێرە خاتون جان شتە خۆشی بمێ بیێرێ بە نۆشیکە ئەی نۆش بێ نۆش بێ بەرو مامۆستا کەی ئامادە بوویت ئەی بژی بۆمان ئەوبژێرە شتێکی خەفیفی بۆ بژێرم باشە وایە دەی فەرموو هەربێ بیشی خۆم بەڵێ بەڵێ خەڵتەکەشی ڕووکەیتە کامێرەکە هەمی خڵتەیە خەڵتەکە نەخواردووە دیدی بژی برین خۆی نایەتە دەرەوە دەدەنە تێما بووە بە ئیسلاحات ئەمە پەلی لێ مەکە نانە هیچ بەرەمان نیە وڵا دانیشتوی یەک تۆزی تریشی ماوە دەم هەمی زەر دەبێستم دەی بەخوا زەر دەچەوە باش عادەی تۆڵی خۆتی لێ بکەرەوە زەر نەبوو فەرموو تۆپەکانیشی بردو لەگەڵ خۆیان بۆیێ ئاخرەوتی سێ تۆپ وەرەوە زەردەچۆکە ناخۆش بوو ئەوە دووبارەکەەوەی نییە مامۆستا کامیر شتێکی ترم بەرێ ئەمە بۆ بخۆ سێ و پیاوم پێ ناشێت نانە تەشتی خۆ دەڵێ بژار باش
ئاخردا یەک جار ئەم تۆزەشی ماوە زۆر توونە نابێ قسە بکەی نەتوونەکەی زیاترە بێ ئەخدا ناتوانم ناتونترە بێ قسە مەکە ئەی بژیت فەرمووە سلێ ملوانە بەڵێ بڕۆمیانی بەڵێ دوعاکە ئەی هاوار بە ئیسراحەوی بێتاقی کەرەوە ترشێک دوکانماندانەوە نەوەڵە ئەمە خۆم خواردن زۆر ناخۆش بوو بە ئەمە شخوا باش ئەوە زەنجەبیلە نا شتێکی زۆر خۆشە تۆ بیخۆ بەس یەک جار خەڵتاکەش کەتر تووشی و کێشەیە نابیت لەمنی وەرگرە ئەخە خەڵتەکە خۆینا زۆر باشە فەرموو سێکی لەنیا فەرموو تۆزە تەرشێکە تۆزێ چەپڵی بۆ لێ تۆزێ هاوارکە یەکەم خانمەدەی بزانین بەخوا قورسە هيك ئەی هاوار وەرە بدانەی کەش بخۆم قەی ناکەتەوە وانە سینێکی ترم حازرە خەمە نەبێت ئەمە کۆتا دانەیە هەمیتان بەم خواردەوە لەسەرم سەوزێ ئەو سەوزە زۆر نایە بزانم چییە فەرموو هەمیم خوارد ئەمەش بەرە کامێرەکە ئەوە خۆش ئەمە باشە ئەی چۆن باش. هەرەوەڵا دەستان خۆش بێت هەر بژی ماومە تۆ ئەچی توازنك تو باوکە بيتري گیان. پێکم ماوە ئەخە بزانی بۆچی وامت دۆبی ئەم دانێکترە خواتەوە ئەمان خەی ناکە یەک چاو داخەوەی فرێ نا ئەی. ئەم جاریان ئۆی. خۆی بە هەڵی بژێرە کامیان نەخوا باش ئەو نم سەوگەری یانی جا باش. چ هەڵبژێرم هەمی خواردووە ئەو مامۆسای تێنسە بۆنی ئەدۆڕێ بە من آخر. بەڵێ خۆ خێنان. دەڵی بژێرە خۆی اختیاری لا. لەمە دەخواردووە لەوەش لەم ئەو دوو ڕیزە دوانە خۆی اختیاری کاقەی ناکە دێ بەس ینی قورگ ینی تەواو ئاگرێت دێ ئەم دوانەمانەیە ئەمان ئەوم بەرە قەی نادێ فەرموو قیری شل خەڵتەکەش خەڵتە ئەی ئافرین یاخ وەڵەشتان ساغ بێت هەر بژیت دەستان خۆش بێت زۆر سپاس نوشی گیانە بێت عادەی کاکە نامە با بێت تۆزێ ئاویش بڕۆ بوو بین باشە وابزان لاینەکەی تو ڕوبەڕوو یەکتی بن و تۆزێ مەڕە یەکتی بکەن بۆ خاتری خوا ئەی هاوار نەکەی بە کامتان پێشەکەون داري سويس نا برسنت کەی ئامادەبووی اینجا کاکەکە نكي ها زانيم وەرە بە ساق وەرە صوت عندي سۆزەکە مامۆساکرم یەک سەفەر بەسەر چاونێشی هەر ڕێکەوتووە لەگە چاویشتا ماشە سبحان الله چۆنی باشی حاڵە من کێم وی باوکە لە من خۆشاوەکەیتی فەرموو کاکی نەمەوە خۆش وڵا مافێتێ بێ هەر بژیت دانێکە پەڕان لەبەرەوەی چی بۆران وسێت و دانێکیشی بەرەوە بیخوات بەسەر نێشێ ئەم ریزە لێ نەخوراوە حەزەکەم باشە دەی باوە نا لەبەرەوەی هەر سێخانەکەی نەبرد يلا كيف شنو خەڵتاکەشی مامۆستا کوڕوار بۆ زەڵاتی ماڵە انا باشە اه تامين تەواو مشكلة فەرموو ناخۆش بووە خانەیەکە پەڕان و وەریشەوە امس وظيفة مو بۆ ئەمانی نایەتی اه باش سۆزم خوارد عندي يلا ما بخور باش. بەسەر بە خەڵتەوە مامۆستا خەڵتەکە نەخەڵ خطا ما ئاسکێ مەکە خۆشە زۆر ئەوە خۆش بوو زۆر هەر بژین ئای بژیەوە تەکنیکە جوان هەر منم وەڵا ڕۆژێکەوە هاتووە كمان خۆشەکە ما خوش شانی بۆ ئەوالەیەەکە ئەمەی بەرێ نەخواردنەوە قاوەکەم بەرێ قاوێ لا قاوەکەشەڵی حق ما كردو ها هەرە وەڵا خەڵتەکەش قول نایە وەڵاوێ پاڵی بۆ بیتەوە بەڵێ لێ مەکە خۆی نایە بەخۆ
خەڵتەکەی خۆی نایەتە دەرەوە تۆ بماوە بزان بۆدانێ باش زانەوە سەوتەی بڕگەی یەکەمی ماوە یەک دانتم جان ئەو سەوتەی بڕگەی یەکەمی ماوە کە گۆرانی و تو ئێمە نەمانەتوانی باوەڕ ناکەم وەخوای سم مقامی سێگرڵێ تۆ یەخاڵ بێنە یا الله بەخوا نایکەی سوانم خوارد وتم باشە بۆ بۆ تێگری وڵی خۆجوانیش بوەستر حەزمە سۆزی بێمە نابێ دا بیێرە باش گوارە ئاخی دا دێ دێ زۆر باش ئەوێ بیخۆی زۆر خۆش وڵات مەڕە زانێ مەڕە چی ئەڵێ ئەو سۆزی ترە خۆی یاڵە دێ حازرم ئەیاڵە وڵی وەرشەوانەکان لەم ڕگەیە وەرە ئەو ڕیزەم بۆ بخۆ ئەو ئەمەی ئەم سەری بەرە کاگە کامە ئەمەی ئەم بۆ سوزان خەڵتەی کەم وڵا کۆمی خەڵتەیە ساشتا خەڵتەیە باز بێسەران خەڵتەی پێ بخۆی چۆن نایخوا دەی نامۆ جان طبعا من تام دقيقة هەر بژی تەواو بزانم کۆپەکان یاخواڵشتان سابن یاخوا هەر بژی تۆش تێ زۆر وڵای لە خزمەتە ناخۆش بوو زۆر باشە ئێرە بکرێتەوە یاخوا دەستان خۆش بێت هەر بژیت کاکە بەسەرە دانێگە لەین باشە بەسەر چاو ئەمرەکەن تۆ بەڵام سۆزەکەیان بووام لێبووم بۆ تۆ بیپێنس تێم کرد بێ دانی تر بخۆیت بەستەر چاو من حازرم کاکە بێسەرە من بۆڵە بژێرە باشە دەی ئەو سەوزەم بۆ خۆکە ویستی بەمنی بخۆ وەی قولاپە کاگا ئەکی یا ڕەبی نوۆشی گیان لەگەڵێەوەیە زۆر باشە جاخوا دەستان خۆش بێت لەگەڵ ئێمە شاو یاریە بکە زۆر خۆش گروپی A لەگەڵ گروپی B بزانین لە کۆی بڕگەکان چیتان کردو گروپی A کۆی بڕگەکان لەم بەرنمەیە توانی ببێ بە خاوەنی 14 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت پاڵەوانەکانی گەڕێکی ئەم دیو لەبەرەوەی لە گۆرانی شتەکانان زۆر نەئەهاتن بوونە خاوەنی 13 خاڵ لەشتان ساغ بێت چاو لێ چۆن بە فەرقی یەک خاڵ خۆم پڕ بووم لە بیبەر لای منی ژەوتا ئەوە لێ هاتووە بەڵام لەگەڵەوە شاوی بەدەستی بەتاڵ ناڕۆنەوە فەکیر بۆ ئامێرە کارەبایەکان ناڵێ بەدەستی بەتاڵ کاک نامە بڕاتەوە وعدێکی یابوو وایە زۆر زۆر خۆشحاڵ بووم گەورەتان کردم بۆ هیوای بەرنامەیەکی باشمان کرد بێت ئەگەر شتێکتان هەبێ کاکامیلجان دەستخۆش سواز بۆ مامۆستا بەڕێزانە و دەستخۆشی بۆ جەنابتی بۆ کەناڵی کورسات سواز بە بەرنامە جوانەکەتان بتوانم زۆر زۆر مەمنونم بەرنامەیەکی زۆر زۆر خۆش بوو زۆر خۆشحاڵم زۆر مەمنونم سپاس قوربانی مامۆستاکرم وڵا بژی کاکە بەسەرە دەستخۆشی تەواومەیە بۆ کورسات و ئۆستافە جوانە هەر سەرکەوتوو بن سپاس دەکەم هەر بژیت هەر سەرکەوتووی کاک بێسارانگیان زۆر دەستخۆشی لە کەناڵی کورسات و لەو ستافە بەڕێزەشەکەم کە ماندوو بووم بەم بەرنامەوە ئێمە زۆر زۆر سپاسیەوەکەین کە لە کاتی خۆتان گرت و هاتنام بەرنمەیە و گەورەتان کردم زۆر سپاس بۆ بینە ڕایزەکان کە تاکو ێستا بەدیا بەرنمەکەی خۆیانەوە ماونەتەوە هەتاکو هاینی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکوم